پندێکی ماڵێت دار بە گەورەی ناچەمێتەوە بەڕێزان مە بەس لێرا چییە تۆ تێ گۆچانێ دروستکەی دارەکە بێ نەرم بێ ها ناسک بێ تابی چەمێنیتەوانی ئەو دەستکەی بۆ دروستکەی ئەگەر ڕق بوو ئەشکێت ئەمە ئێمە لە دەروونزانیە ئێستا بەڕێزان لە پەروەردەیە قۆناغێکمانی پێڵە قۆناغی شلۆق مەرحەلەی حرج واتاڵێ 5 ساڵی یەکەم ئەگەر مناڵ عەبقەریش بێ نێڵی تێکەڵ بە مناڵانی تر بێ لە شوێنێکا سجنیکە هەتا فێری قسەکردن نابێ بەس کە قسەی لەگەڵ نەکا لە کاتێکە ئەم بەشەی لای مێشکی هیچ عیبی نییە مناڵێکی تەبیعیە بەڵام لەبەرەوەی قسەی جۆلێنە بۆی نەچووە قۆناغەکەشی 5 ساڵی یەکەمە دوای 5 ساڵی وەرە بیخەرە ناو خەڵکەوە بە حیاتی فێری قسەکردن نابێ بەڕێزان ئێمە کۆمەڵێک مەراحلمان هەیە مەرحەلەی حرجی بەڵەن شلۆق یعنی بێ لەو تەمەنەیە ئەم شتانە هەبێت ئەگەر نەبوو مناڵەکە بە حیاتی فێری نابێت دوای ئەوە کەواتە باو باپیری ئێمە بەبێ ئەوەی توێژینەوەی زانستیان کردوێت بە حکمەتی خۆیان بە عەقڵی خۆیان بە خبرەی خۆیان گەیشتوونەتەوە پندێک ترمانێڵە فێرمەکەرە فێری مەکە کە فێرێکت تێریکە بزە بدەمە بە ڕێزان ێسا بەسەر مناڵی نازدارە بە زۆر کەسی تر یا ئەوەی هەموو شتێکی بۆ دابینەکەی ئەڵێ فێرمەکەرە فێری مەکە ئێکە فێرێکرد بوو بە خولا بێت تێریکەی کەواتە زۆر جار دایک و باوکی ئەمەز مناڵەکەت لە مناڵی ئەیاتێ وەکو پادشایەک و تاجێکی لەسەر کردبێ هەرچێکی ود بۆی جێبەجێەکەن دوایی ژەڵێن کاکە خۆمە بە هیچ تێر نابێ خۆمە نابێت چی لێ بکەیت تەواو لە دەستێ دەرچوو فێرمەکەرە فێری مەکە کە فێرێکرە بێت تێریکەی بۆیە بەڕێزان ئەمە بێ حکمەتە ئێمە تەطبیقین لە حیاتمانە خۆ بەگاڵتەم باو باپیرانمانەوان نەوتۆ کەواتە نابێ مناڵەکانمان نازدار بەخێوکەین نابێ حەبلەکەیە سەری حەبلەکەیان بۆ شلکەین نابێ هەموو شتێکیان بۆ جێبەجێ بکەین دوایی لێمانە بن بە کەڵەگا چونکە بۆمان زەبت ناکرێن ئەی خویە گرتێ بە شیری تەرجینایی بە پیری ئەوەش لەوەوە هاتوو بەڕێزان ئەڵێم نێرە بیدۆشە بەڕێزان زۆر جارەمەمان هەیە ئەمە ئینادی و کە لە ڕەقیە بەداخەوە لە زۆر خێزانە ژن و مێر تێگەشتوتە ئەوە عەکسیەکن بەڕێزان کەسانێکمانەی مێشکی جام بووە هەرچێکی پێڵێ و عەکسەکەیەکات هەرچیە خۆی قەناعەتی پێیەتی هەر ئەوەیە نێرە بیدۆشە گاکە نێرە هەڵە بیدۆشە یعنی لەسەر بۆ ئەو کەسانە هاتووە کە لە ژیانە فعلەن هەیەمە لە ناو خێزانە کە لە ڕەقا هەر خۆی ئێوێشتەکانی خۆی بەجێ بکە تەبەن ئەگەر هەر ژنێ تووشی بە پیاوێکی واوە بێ کارەساتە ژیانەوێ بەدۆزە و عەکسەکەشی ڕاستە هەر پیاوێکیش تووشی بە ژنێکی ئاوە بێ کوڕە گچە هەر کەسێکە مامۆستایە ئێمە بەڕێزان کەسێکمانی حتا لە حیزبایەتیە تەسەوورکە سەر بە حیزبێکە تەواو ئیتر ئەم حیزبەی ئەو پێرفێکت لە 100% هەمووی ڕاستە غەڵەتی نییە کوێرانە دیفاعی لێکە هجوومەکاتە سەر ئەوانی تر ئەمە نە حیزبایەتیە وەڵاهی نە کوردایەتیە بۆیە بەڕێزان ئەم پەندە بۆ ئەوانەیە کە هەرکە لە ڕقن اینجاییچێکیش بەڕێزانەزان لە خاصیەتەکانی کەسی داهێنەر مرونەتە نەرمایەتیە ئەبێ مێشکی نەرمایەتی تیابێ ینی نابێ لەسەر یەکشت بچەسبی کە بەڵگە و دەستکەوت کە زانیاری و دەستکەوت دەبێ فکرێ بگۆڕی ئەمانە بە هیچ شێوەیەک فکری خۆیان ناگۆڕن کەس بە دۆی خۆی ناڵێت ترش بەڕێزان ئەمە فعلا لە علم نەفسی شاومان هەیە مرۆڤ بوونەوەرێکی سایکۆلۆژیە بوونەوەرێکی منطقی نییە هەمومان بە ڕەش ناڵین ڕەش هەمومان بە سپی ناڵین سپی ئێمە خۆمان ئەو شتێک کە ئەیبیستین لێرە لە جۆمانە چێتە ناوە لە ناو مێشکمانە تەحلیلی بۆەکەین هەر یەکە بە نەوعەیە من نمونەیەکی بەسیطتان بۆ ێنمەوە بەڕێزان لە ماڵ و مناڵێک دوو مناڵتان هەیە ئێوە نەسیحەتیان نەکەن شتێکیان پێڵێن مناڵێکیان بە نەسیحەت تێگەڵە دایکم لەسەر حەقا مناڵی دووەم یاخیە بێڵەمە تەداخل و مافی منی پێشێل کردووە دوو لێکدانەوەی جیاوازە بۆ چونکە ئەوان تەفسیرەکەیان جیاواز کرد بۆیە لای ئێمە ئەوە نییە ئێستا ئێمە چەند کەسین لێرە 20 کەسین بڕۆ 20 کامێرەکەمانە بینە دەرەوە حەدەسێگە بێ هەر 20 کامێرەکە وەکو خۆی تەسویرەکە کەلیمەی لێ ناگۆڕێ بەڵام ئێمە کە پێمان بڵێن باسی بکە هەر یەکە بنەوەی باسیەکەین من حەزم لە چی بێ ئەوەیە خەمەوە سەر هەندێک شت هەیە زیاییەکە هەندێک شتێ لایە بم بەڕێزان زۆر شتی ترمان ماوە کە لە پەندە کوردیەکانە